لە سلێمانیەوە سڵاوتان لێبێت. بۆ ئەوەی بتوانی کاری مەسح یا هەنەر کارێکی تری ڕووپێوی لە شوێنێکی وەک ئێرەدا لەژێر ئەو درەختە بەرزانە وەگە بینن، لە شوێنێکی ئاوا و بگرە چڕتریش بتوانی بە دقەیەکی بەرز ئیش بە GPS بکەیت. ئەوە باشترین مژاردە بۆ تۆ GPSی های تارگێت بەیسی IRTK5 ڕۆڤەری V500. ئەمڕۆ زیاتر لە 1600 خاڵمان وەرگرتووە وەگە بینن، هەر هەمویان بە دقەیەکی بەرز لە سانتیم تێنەپەڕیوە بەبێ وەستان بۆ سیگناڵی رادیۆ یان تێکچوونی سیگناڵی قەمەر سەناعی. بەڕێزان، لە نووسینگەی مەسعود مەساح سەرجەم مۆدێلەکانی GPSی های تارگێت بەردەستە بە زەمانی ساڵێک وە سەپۆتی بەردەوامی فری لەگەڵ فێرکاری عەمەلی و بە کەمترین نرخی هەموو عێراق.